بینەرانی بەرنامەی پیشە ڕەمەزان سڵاوتان لەبێت. لە بەرنامەی پیشە ڕەمەزانی ئەم جارەدا لە ناوچەی پیشەسازی سلێمانی لێرە وەستایەکەیە ماوەیەکی زۆر دوور و درێژە بە سەرقاڵی ڕاستکردنەوەی ئەو ئۆتۆمبیلانەیە کە بەهۆی ڕووداوی هاتوچۆوە بەشێکی لاشەکەیان تێکەچێت. دەمانەوێت ئەزمموی ئەم وەستایە و چۆنەتی کارکردنی لە مانگی ڕەمەزاندا بۆ ئێوە بگوازینەوە، با بزانین تا چەند ئەوان کە ئێستا بەرەو وەرزی گەرما دەڕۆین ئەرکیان قورس دەبێ و چۆن سەرقاڵن بە پابەندبوون بە مانگی ڕەمەزانی پیرۆز و لە هەمان کاتیدا ئیش و کارەکانیان. لەگەڵماندا بن ئەزمموی ئێرە و وەستە چالاک بۆ ئێوە دەگوازینەوە. وەستاگیان سڵاو دەبێت. چالاکیە لە کێیەکەوە دەستی کردو بەم پیشە. پێشێکی بە خراتی کەناڵەکەتانەکەم، دەستخۆشی لە خۆتان و ستافی بەرنامەکەتانەکەم. بەڕاستی بەرنامەکەتان بەرنمەیەکی جوان و پرچێژە، کۆمەڵی بینەرچێژی لێ بینێ و تابوچێژێش خۆی هەیە لە ناو بەرنامەکانی کەناڵەکە. وەکو پیشەکار من چالاک مەحموود حەمەد ساڵح، تقریبەن 28 ساڵە پیشەکارم لەم شوێنە لە بواری ڕاستکردنەوە و بواکردنی سیارە. بەڵێ وەستا لە ئێستادا کە ئێمە لە مانگی ڕەمەزان داین، ئێوە بەیانیان چ کاتێ دوکانەکەنەوە چۆن دێنە سەرکار؟ بەڵێ پرسیارەکە جوانە. ئاتن هەموو پیشەکارێک بە ئێمەشەوە بەیانیان سەعا 8 یەتە سەرکار لە ئیشکردنین تا 12 نیۆڕۆ، 12 بۆ یە کاتی ئیسراحەت و نوێژکردنە، لە دوای یەک دەزەکرێتەوە بە ئیش. ئەگەر لە مانگی ڕەمەزانانە بووە لە هاوینانە ئاتە نەچێتە کاتژمێر 6:30 تا 7 ئێوارە، بەڵام ئاتە لە ڕەمەزانە لە 4:30 بۆ نزیکەی 5 داخرێت دووکان. بەڵێ لەو کاتان دیارە هیلاکەتی زیاد دەکا و بەرەو ماڵەوە گەڕێنەوە. بەڵێ بەتەکید زۆربەی کارمەندەکان کە لێرە ئیشەکەن زۆربەی زۆریان بە ڕۆژون، تەمعەن بەرەو گەرما ڕۆین توێنێتی دروستە بێ، هیلاکی دروستە بێت، کۆمەڵێک حاڵەت دروستە بێت کەوا پێویستە کات زووتر دابکرێت. بەڵێ وەستا لەبارەت سەوارت بە چۆنێتی ئیشەکانی ئێوە زیاتر ئێوە لێرە چی ئیشە دەکەن؟ کاری ئەمە کاری چاکردن و ڕاستکردنەوەی بواخ و تعدیلکردنە، هەردوو بوارەکەی تایە لەباری ڕاستکردنەوەی سیارە. ئیتر شێوازی شیکەشەیە مەسەر نۆک و فیتەری و وارمەنی و بەڵام لە گەراجەکەی ئێمە ئەو بوارانەی تیانە، ئەو دوو بواری تیا بواری ڕاستکردن و چاکردنی سیارە. بەڵێ هەبووە لەو ماوەی ئەو 28 ساڵەیە ئۆتۆمبیلێک هابێتە لای ئێوە شکێنەوە نەقڕز بوو بێ ئێوە چارەسەر نەبوو؟ بەتەکید بیزات لەم سەردەمان نا، لەم سەردەما شتی مۆدێرن و تازە زۆر لە پێشە، بەڵام وەکو سەردەمی کۆن بەڵە هەبووە. دەبەری کۆمەڵی وەسائل نەبوو، کۆمەڵێک شتی پێشکەوتون نەبوو. ئێستا کۆمەڵێک جیازی تازە هاتووە، شتی تازە هاتووە، وەسایلی ئاسانکاری زۆر هەیە، ئەوانش ئەبێ بە ئاسانکاری بۆ کاسب بکات. بەڵێ وەستا قسەیەک هەیە هەمیشە دەگوترێ سیارەی ئێستا پێێتەکەیان پێێتێکی باش نییە. تۆ لە ماوەی 28 ساڵی ئەزمون تا ئەمەد بۆ دەرچوو ڕوون بۆتەوە کە ئێستا بە جیاوازیە لەگەڵوان ڕابردوو؟ بەتەکید ئێستا نەک بڵێم پلێتەکەی زۆربەی زۆری بوو بە پلاستیک و باغا، یعنی ئەبێ شکوژی بڵێم بە پلێتەکە، بەڵام بە شێوەیەکی وا لاواز بووە، بە شێوەیەکی وا ناسک دروست دەکرێت کە ئەکسەرێتی پارچەکان بزات وەکو جوانکاری و بەشی پێش و دوای زۆربەی زۆری لە باغا دروست کراوە. بەڵێ ئەو پتەوەی وەکو لە ساڵان ڕابردووە قەت تامی ئەو سیارە کۆرانە نایە، ئەوە سەردەمێک بووە ئەوانە کە دروست کراوە فەرقی هەیە لەگەڵم سەردەمە. ڕاستە سیارەکان ئێستا جوانترە، بەڵام وەکو تۆکمەیی ئەوانەی کۆنتر تۆکمە بوون و چاکتر بوو. بەڵێ لە مانگی ڕەمەزاندا چ کاتێ بوو ئێوە زۆر ناخۆشە بۆ ئیشکردن؟ باڵێن لە دوای نیۆڕۆ، لە دوای نیۆڕۆی تر تەواو توێنێتی و لایکی تەنگە پێ هەڵەشتێ، زۆربەی زۆر یعنی تەواو لاوازە بێ. جاری وایە دابەزینی فشاری خوێن دروستە بێ، دابەزینی ڕێژەی ئاو لە شوو لە جەستی کارمەندەکانە دروستە بێت، بەڵامی تر کابراکە ئەگاتە ئەو کاتە خۆی ڕاگرێڵێ بە ڕۆژەکەم هەرخۆ بێتەوە. سەبر و تەحمل لەگەڵ کارمەندەکانتە کەم ناکە لەو کاتانەدا؟ نا بەعەکسەوە، چکە زۆریان تایەتی چەند ساڵێکە بەیەکەوەین، چەند ساڵێکە لێرە ئیشەکەن، هەمووی وەکو برایەکمان لێهاتووە.
وەستاگەن لە ماوەی ئەم 28 ساڵی ئیشکردن تا لەناو ئەم شوێنەیە تا چەند هەبوو یادگاری خۆشە بووە ناخۆشە بووە بەتاچیت یادگاری خۆشی تایە وڵا بەڵام ئێستا بیزداد لەم دەخەیان نایەتەوە خەیاڵم با بڵێن کاتەکان بەڵام کاتی خۆشی تیا بۆ ناخۆشی تیا بوو. ڕاست ئێوە موشکیلەتان چییە لێرە لە ناوچەی پیشەسازیە کەم و کورتی ئێوە چییە؟ زیاتر ئەوەی ئێمە ئاگادار بین خەڵک کێشەی با بڵێن مزگەوت و ئەمانەی هەیە بۆ بەنسبەت دەستنوێژگرتن و یان نوێژکردنەوەمانە لەوانەیە گەراج ئێمە مەجال و شوێنی ئەوەی هەبێت کە بۆ دەستنوێژ بێ یا بۆ نوێژکردن بێ بەڵام زۆری دوکانەکان بچووکن یا کابرا شوێنەکەی پیسە با بڵێن بە کەڵکی ئەوە نایەت کە بەرماڵیشتیا داخە نوێژی تیا بکە ئەو کێشەیە دروست بووە تا ئەم دەقێژ پێم وابێ مزگەوتەکان هەرداخراوە نەکراوەتەوە ئەوە کێشەیەشی ڕئیسیە. وەستە دیارە ئەم ساڵ مانگی ڕەمەزان وایە کاتی پاشوانی کەوتە ناوەڕاستیشەوەکە کاتی خەوە خۆشەکەیە ئێوە چ کاتێ خەون چ کاتێ بەیانیان خەبەردانە بێتەوە بووی وەڵی خەوتن تۆزێ ئەم کێشەی کەرەنتی نوشتێکە خەوتن و هەستان و ئەمانە نەگە ئێمە لە کۆمەڵی خەڵکی هەمووی سەری لێ شێوانەوە بەڵێ بەڵام ئەتیادی بە بۆنەیەوەی کە 2 هەفتە پێش ڕەمەزان با بڵێن شوێنەکان کراوەتەوە ئەتیادی کاتی خەوتنوشت ڕێک بووەتەوە چوە بێ زوو بخەویت بە بۆنەی پارشەیە شۆجاری وایە 2-3 سەعاتێک هەر ناخەوید یا بە بۆنێوەی بێک بوو تا کاتی نوێژەوانە کەمەکێک لە ئیشە لاواز دەکات. بەڵێ وەستە چالاک تا چەند ئەم پیشەی خۆش دەوێت بەڕاستی هەموو کەسێک سەنعاتی خۆی خۆشەوێ ئەگەر قورس بێت ئەگەر ئاسان بێت تاموشێژێکی خۆی هەیە منیش بەو پێوەی کە چەند ساڵێکە لەم بوارەیە کارەکەم و کە بەردەوام قەریشە میشەم و تا ئێستا لێ نەبڕاوم تاموچێژێک و خۆشەویستێکی زیای هەیە لەنامە و تا ئەم دەقێژەر خۆشمەوێت. بەڵێ هەوڵت نەداوە مناڵەکانیش تەمارەچکەیتەوە بگرن لەم پیشەیەدا؟ بەڵێ وەڵایی 2 کوڕم هەیە ڕاستێکی 2 کوڕکچێکم هەیە ڕەکەمێکیان گەورەیە و لە 5 ئەتیادیەوی کەشیان ئەم تۆستەیە تا ئەم دەقەیە نەمهێناون چکە زیاتر پێم خۆش بۆ پەرە بە خوێنەکەیان بن. وەستا ئەمە ئەزمموی ئەم ئیشت تۆ لە کێوە فێری بووی خۆت وەرتگرتووە یان پێشتر شاگردێت بووە؟ باوکم وەستا مەحموو یەکێک لە وەستا کۆنەکان یەکێک لە وەستا جوان و بەڕێزەکانی شارەکە کەسێکی ناسراوە زۆرینەی کاسبکارەکان ئەگەر بڵێم تەلەبەی ئەم بوون لەوانەیە زۆریان ئاگادار بن تەلەبەی ئەم بوون. من لە باوکمەوە وەرم گرتووە. بەڵێ زۆر زار لە کوردواری ئاڵێن باوکتی پیشەیەکێ بە کوڕەکە شەمان پیشەوەرێک دێتەوە ڕێگاوە دەچوە. بەڵێ ئێمە دوو براین هەردووکمان پیشەی باوکمان وەرگرتووە. لە ساساغ بێت بە هیوای بەردەوامی و تەندروستێکی باش بۆ ئێوە. وەستا لە زیاتر لەم سیارانێکی ئێستا هەیە لە ناو هەرێمی کوردستاندا ئیشکردنیان تا چەند قورسە بۆ ئێوە تا چەند بۆ من لە هەندێک نەخشونیگارە دروستە بێت لە ئێستا ئیشی ئەوە قورس ناکات لەم ئۆتۆمبیلانەدا؟ نەخێر بۆ شێوێنە وەکو باسمان کرد لە پێشتر سیارەکان ساڵ بە ساڵ با بڵێن لاوازتر و ناسکتر و خەفیفترە بنەوە زیاتر ئێتیمان بە جوانکاری و شێواز و دیزایانی سیارەکە ئەدرێت ئێتیمان بە تونگ و تۆڵی و بۆ شتانە نادرێت. بەڵێ ئێوە بە دیاریکراوی لە هەشتەوە دێن بەیانیان تا نزیک 4 ئەسر ئەوانە ئەم کاژمەرەی کارکردنە دیارە بێگومان ئەرکی ئێوە قورسە چیت هەیە بۆ کەسانێک کە خاوەن پیشەیەک وەکو ئێوە زۆر چۆن دەڵێ پابندین بە ڕێنمای دینیەکانەوە لە مانگی ڕەمەزاندا؟ بەڵێ وەڵاهی وەکو ئەو پرسیارەت بەنسبەت ئەوە ڕاستە لە مانگی ڕەمەزانە مانگێکی تایبەت و جیاوازە مانگێکی پیرۆزە ئەگەر کەمێک چاوپۆشی بکرێت لە کات و ئەستای دەوام و ئەمانە بۆ کارمەندەکان لەوانەیە شتێکی باشتر بێت لەوانەیە هیلاکێتێک دروست نەبێت لەبەرەوەی کاتەکە زۆر نییە مانگێکە ئەم مانگە ڕوات هەموو ساڵێک ئەمە شەر دووبارە بێتەوە ئەم مانگە وەکو ئیسراحەتێک وەکو ڕێزێک بۆ مانگەکە من پێم باشە کاتەکان کەم کرێتەوە. بەڵێ کاتی ئیشکردن کەم بکرێتەوە. بەڵێ 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 ئێوە وەستای وارە کاتێک ئێوە بەربانگەکەنەوە چ هەستێکتان هەیە بۆ هیلاکی وەستنەوە ماڵەوە
دواتر بیر لە ڕۆژێکی نوێیەکەنەوە بۆ ئیشەکەتان. طبعا لێرە کە ئیشەکرێ عاتەن هەموو کەسێکە ڕاتەوە خۆشتن یەک زەرورە و یەکسەر ئیسراحەت هەیە بە جەستە و هەر خۆت بە خۆت ئەگەر نانیش نەخۆیت جەستە و جسمت ئیسراحەتی شتاوەکە ئیتر کە داژنیشتی لە ناو ماڵۆ مناڵەوە خۆی ئیسراحەتێکە بۆ خۆی و اینجا سفر و خوانێکی جوانیش ڕازێنرێتەوە چکە سفر و خوانی ڕەمەزان تایبەتە لەگەڵ هەموو سفر و خوانی مانگەکانی کا فەرقی هەیە. ڕاستە ڕەمەزان ڕست زۆرە بێت. بەڵێ بەتەشید بە هیوای تەندروستێکی باش وەستایگانەگە قسێکی زیاترت ما بەبی هەیە بیگەێنی ئەمە خۆشەویستیمان بۆ هەموو هەر چوار پارچەکەی کوردستان ڕێز و سڵامان بۆ هەموو لایەک ڕەمەزانێکی پڕ خێر و خۆشی بێ بۆ هەموو کەسێک دەستخۆشیش بۆیە و بۆ کەناڵەکەتان و بۆ بەرنامە جوانەکەتان و بە خێر بن سەر چاپ. زۆر سپاس وەستایگان، سپاس بە ئامادەبوونت. بە خێر بن سەر چاپ. گومانی تێدا نییە هەر پیشەیەک کە ئێمە دەستی دەدەینەوە و دەمانەوێت بۆ بژێوی ژیانمان پشتی پێوەبەستین تا ڕادەیەک ئەرک و ماندووبوونی تێدا هەیە، بەڵام لە پیشەیەکە بۆ پیشەیەکی دەگۆڕێت. پیشەی ناوچەی پیشەسازیش و بە تایبەتیش ئەم جۆرە پیشانە یەکێکە لەو پیشانەی کە لە مانگی ڕەمەزاندا تا ڕادەیەک ئەرکی قورسە و هیلاکەتی زۆری پێوە دیارە. ئەوەی بینیتان لە بەرنامەی پیشە ڕەمەزانی ئەم جارەدا ئەزمون و کاری 28 ساڵەی وەستا چالاک بوو کە لە ناوچەی پیشەسازی سلێمانیدا سەرقاڵی ممارەسەکردنی ئیشەکەی خۆیەتی. تا بەرنامەیەکی دیکە و پیشە ڕەمەزانێکی دیکە هەمووتان بە خوای گەورە و میهرەبان دەسپێرین. کاتێکی خۆش بۆ هەموو لایەکتان.